هاوڕێیان ئەو کاتتان باش بەخێر بێن خۆشحاڵم ببینینتان لێرەوە و بژاردەیە لە کەسانی خوێندەوار و ڕۆشنبیر سوپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ برادرانی سایکۆفێر زۆر سوپاس بۆ کتێبخانەی باڵدار بۆ شوێنە جوانەی خستینە ژێر دەست هەموو کاتێکتان شاد برادران ئەوڕۆ هەوڵ دەدەین بە شێوەیەکی جیاواز لە سایکۆلۆژیا بە دەرەجەی ئەساس یعنی جەمبەی یەکەمەوە لەلایەن یەکەمەوە هەوڵ دەدەین بە شێوەیەکی جیاواز قسە لە سایکۆلۆژیا بکەین دووەمیان قسە لە مرۆڤێک دەکەین کە استراتیژی ئێمە وەک سایکۆلۆجیست ئەو مرۆڤە بێتە ئاراکە مرۆڤی هاوسەنگی پێ دەڵێن کەسێک هاوسەنگ بێ لەگەڵ ژینگە هاوسەنگ بێ لەگەڵ خۆی هاوسەنگ بێ لەگەڵ ئەوانی دیکە کاتێک کە گەیشتینەوە ئینسان ئەیدی کەسێکی ساکمان دەست دەکەوێت لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی هەموو ئەو فەزاعاتانەی کە ژیان پێک دەهێنن بۆیە سایکۆلۆجیا تا ئێستا بە پێی پێناسەکەی بێ ئێمەوە ڕاهاتوین کە بڵێن زانستێکە و زانستێکە و توێژینەوە و لێکۆڵینەوە لەسەر تاک دەکات یعنی هەمیشە پێناسەکە ئەگەر بێت و خۆی وەریگرین دامان دەبڕێت لە کۆمەڵگا دامان دەبڕێت لە ئەوەکەی دیکەی گەورە بە دەردی جاگلاکان جاگلاکان دەڵێ بیگ ئەوەر یعنی ئەوەکەی دیکەی کە لە هەمومان گەورەتر کە کۆمەڵگایە کە زمانە کە وجودە گەورەکانی دیکەن کە زاتە گشتیەکەن لە دەرەوەی ئێمە حزوریان هەیە ئێمە بە پێی پێناسەکەەوە ڕاهاتوین دەستگا و دامەزراوە ئەکادیمیەکانی وڵاتی هەر ئیش لەسەرەوە دەکەن دەروزانی زانستێکە بەڕاستی توێژینەوە دەکات لەسەر تاک و ڕفتارە دەرەچی و ناوەشەکانی تاک وایە بەڵام واش فێر کراوین کە ئەو تاکە دابڕین تەنانەت لە خێزانەکەی خۆی کە یەکەم ئۆرگانە دایبڕین لە ئەوکانی دیکە لە هاوڕێیەکانی ناکرێتەوە دایبڕین بۆیە من ئەوەی لێرەدا مەبەستمە ئەوەیە سایکۆلۆژیا فراوان بکەینەوە بیکەین بە کولتور بیکەین بە سەقافە یعنی هەموو کەسێک هەمیشە گوتومانە هەموو کەسێک ئەو لە سایکۆلۆژیا دەزانێت زۆرێک لە بەدبەختی ئێمە ئەوەیە هەموو کەسێک لە عیلمەکەی ئێمە شارەزایە بەڵام کە ئەکادمیان چوویە ناو ئەو زانستە و بیرکردنەوەی خۆت لە چوارچێوە گرت کردت بە ئەکادمیک تینکینگ یعنی بیرکردنەوەیش ئەکادمیان ئێمە لێرە جیاواز دەبین لە خەڵکی دیکە لێرە بزانین و زانیاریەکانی خۆمان لە چوارچێوە دەگرین و ئەکادمیانە قسە دەکەین و کاتێک اقتصاد دەکەین لە وشەی اقتصاد دەکەین لە کات و لە هەموو ڕوویەکەوە ئابوووریانە ئیش دەکەین ئابوووریانە وشە بەکاردێنین ئابوووریانە کات بەکاردێنین ئابوووریانە شوێن بەکاردێنین خۆمانیش کەمتر ئەزیێت دەبێن بچینە ناو تەفاسیل ئیشکردنی ئەکادمی ئاوایە اینجا کە سایکۆلۆژیمان کرد بە سەقافە بەڕاستی ئەو کاتە وەزیفەی سایکۆلۆژی لە چوارچی لە مؤسسات ئەکادمیەکان تێدەپەڕێت دەڕوا دەبێت دەڕواتە ناو کۆمەلگا بۆی ئێمە هەوڵ دەدەین وەک سایکۆلۆجیست ئێوە زیاتر ئەوانەی لێرە سایکۆلۆجیستن یا ئیش تابی سایکۆلۆژیانی ئەوانەی کە هەر خوێنەری سایکۆلۆژیان و هاوڕێیان هاتون لێرە هەموو کەسێک دەگرێتەوە قسەی من دەیکەم ئەوەیە سایکۆلۆژیا ببێ بە کولتور ببێ بە سەقافە وا بکەین کە هەموو کەسێک نسبەتێکی باشی لێ بزانێ و سەقافەی نەفسی هەبێ ئەو ڕۆشنبیریە دەرونیە کە زەرورە بۆ هەموو کەسێک هەبێ تاوەکو ئێمە کەمترین کێشە لە ژیانی فەردی خۆمان ڕوبەڕووی بینەوە کەمترین کێشە لە ژیانی کۆمەڵایەتی خۆمان ڕوبەڕووی بینەوە کاتە ئەوە کێشەکانی ئێستای ئێمە کە تێکەوتوین بە کێشە ئاینیەکانمانەوە بە کێشە سیاسیەکانمانەوە بە کێشە ئابووری کۆمەڵایەتیەکانمانەوە هەر هەمووی ڕنگدانەوەی نەبوون و هەژاری ڕۆشنبیری دەرونیە لە لای تاچی ئێمە ئەمە حەزب کە هەموو ئەوانەی کە لە نەتیجەی هەڵچوونێکی سەریع تووشی کارەساتی گەورە دەبن لە نەتیجەی بڕیارێکی سەریع تووشی هەڵەیەکی گەورە دەبن هەموو ئەوان نەتیجە ئەوەیە کە باگراوندێکی سەقافی لە سایکۆلۆژیا لە لای ئەوتاکانە وجودی نییە ئەجا من ئەو سێ عالیمە نەفسە و سێ دەروونناسم وەکو نمونە وەرگرتووە دەنا هەموو زانە دەرونیەکان قسەیان لەسەر هاوسەنگی دەرونیە بەڕاستی و استراتیژی هەر یەک لە زانە دەرونیەکان استراتیژی بنچینەی و بنەڕەتیان لە نەتیجە دروستکردنی تاچێکی ئازاد
تاکێکی هاوسنگ تاکێکی سەربەخۆیە کە ئەو تاکە سەرۆک کۆماری خودی خۆی بێ کەسی دیکە بەڕێوەی نەما لە خۆی زیاتر بەڵام تا ئەو ئاستە جیابێ هەست بە جیاوازەکانی خۆی بکات لەگەڵ ئەوکانی دیکە هەموو دەروون ناسەکان بۆ ئاراستی ئێش دەکەن هەر یەکە میکانیزمێک بێتە بەر هەر یەکە استراتیجێکی هەیە ئەوە دەروون شیکاریە بە ئاراستەی خۆی دەڕوا ئەوە چەپە فرۆیدیەکانن بە ئاراستەی خۆیان دەڕۆن ئەوە سایکۆسۆسیۆلۆگەکانن بە ئاراستەی خۆیان دەڕۆن ئەوە سکینەرە و بافلۆفە و قوتابخانەی ڕەفتارگەریە بە ئاراستەی خۆیش دەکات هەر هەمووشیان من پێم وایە لە خاڵێکدا دەگەنەوە هەر هەمویان لە خاڵێکدا لە نەتیجە دەگەنەوەی ئەوەی کە مەبەست لێرەدا دروستکردنی زۆرێک لە ئارامی و هەوسنگی دەرونیە بۆ تاک ئۆکستراتیت ئەو ئارامی دەرونیە بەبێ هێنانە ئارای کەشێکی ئارامی سۆسیۆلۆژی یا کۆمەڵایەتی نایەتە ئارا یعنی کەواتە هەموو فاکتۆرەکان لەگەڵ یەک هاوسەنگ نابن لە هێنانە ئارای ئەو کەسە فرۆید بە پێی میتۆدەکەی خۆی پێمان دەڵێ ئێمە هەوڵ دەدەین مرۆڤ وا لێ بکەین کە کەمترین ئازاری هەبێ و زۆرترین چێژ ببات بە پێی دوانەی چێژ و ئازار زۆرترین چێژ بەر بێ مرۆڤ و کەمترین ئازاری هەبێ من ناڵێن ئازار لە ئینسان کۆتایی پێدێنێت چونکە ئازار هەمیشە ئاگادارکردەوەیە بۆ ئەوەی کە تۆ خەریکە لە هەڵەیەک نزیک دەبێەوە یا هەڵەیەک دەکەی بۆ ئەوەی ئیدی وردە وردە مەساحەی ئازار لە سایکۆلۆژی قوارەی دەرونی خۆت کەم کەیەوە تاوەکو مەساحەی چێژ زیادکەی کاتێکەمە خوێندمان لە بەکەلۆریۆس و تا ئێستاش ئێوە دەیخوێن و دواتر خوێندرا تاوەکو ئێستا ئێمە دیقەتی دەدەین لە مەسادرە سایکۆلۆژیەکان هەر ئەوەیە پێیان وا بۆ فرۆید هەر ثنائیەی چێژ و ئازاری وەرگرت و تەواو لە ئەبیکۆری وەرگرت و هیچی لەسەر نەکرد ئەخرەوە بینینێکە یعنی لە دوو ئایتمەوە هات لە دوو فیگۆرەوە هات ئیشی کرد بۆ ئەوەی لە نەتیجە کۆمەلگایەک بێنێتە ئارا کە ئەو کۆمەلگایە نیسبەتەشی زۆر 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 ئارامی تێدا بێ ئەو ئارامیە هەر بەتەنها کەلیمەیەک نییە بۆ خۆشی بکاری بێ یعنی ئێستا من بەو نمونە دێت چێ لە ئێمە 150 ئارامە هەر یەک لەو حزور لەو هاوڕێنەی کە لێرێ وانە هیچتان هەست بۆ ئارامیە ناکەن کە خۆتان دەتانەوە خۆتان پێویست پێتان وایە دەبێت بیهێنەدی و بۆی تێخۆش ئارامیە لە ناو هیچمەدا حزوری نیە بەڵام هەوڵی بۆ دەدەیت کاتێک کە پێمان دەڵێ کەسایەتی ئینسان لە سێ بنەمای ئەساسی پێک دێ لە سێ توخمی ئەساسی پێک دێ ئەوە ئیدەوە سوپەریگۆیەوە ئیگۆیە لێرەدا ئەو کەسە هاوسەنگە کامەیە ئەو کەسە هاوسەنگە هەمومان دەزانین کە ئیگۆیەکە بەڵام ئەو ئیگۆیە هەر ئەو ئیگۆیەیە کە بە دوو دێڵ پێناسێ دەگەین یا ئیگۆیەکە کە تێیدا بە مەبدە و پرەنسیپی عەقڵیش دەکەوە عەقلانیە و عەقلانیەت لێرەدا هەر ئەو چەمکە نییە کە بیخێنە و قەوسێک و بڵێ بە پرەنسیپی عەقڵ دەجوڵێتەوە ئەو هەمومان وەڕاهاتوین لە جوابی پرسیارەکانیش کە بۆمان دێتەوە ئەو هەر وەڵام دەدەینەوە بەڵام پرەنسیپی عەقڵ چییە پرەنسیپی عەقلانیەت زۆر نزیکە لە واقعیەت ئەو پێمان دەڵێ و ئیگۆیە دەبێ بێنینە ئارا دەڵێ ئیگۆی هەر هەمومان شێواوە ئیگۆیەک دەبێ بێنینە ئارا و ئیگۆیە هاوسەنگ بێ بەڵانس بزانێ و خۆی هوشیار بێ بە بەڵانس ترازانی خۆی و هوشیار بێ بە بەڵانس هاتنەوەی خۆی لە هەموو حاڵەتەکاندا هوشیار بێ بەوەی زیاد لە پێویست دەبێ بە کەسێکی چێژبەر و بە کەسێکی زاتەوێ و بە کەسێکی خۆویست و نارسیست بۆ ئەوەی بگەڕێتەوە تاوەکو بزانێت تۆزێک زیاتر دۆسێک زیاتر ڕۆی جوڕعەیەک زیاتری هەڵدا لەو حاڵەتە ئەوەیە ینی دەڵێت تۆ توێ ناو هەندێک پاوانی دیکەکەی خۆت نییە بۆیە بگەڕێەوە ئەوە ئیگۆیە و ئیشە دەکات بەڵام سەڕا دەبێت تەنها هەمومان ئەو سێ توخمە توخمی بنچینەی مرۆڤبوونی هەر مرۆڤێکن لەسەر گۆی زەوی بەس هاتنە کایە و هاتنە ئارای ئەو ئیگۆیە زۆر قورسە هەروە ئاسان نییە یعنی هەموو تیۆری دەروونشیکاری سیگمۆند فرۆید ئیش بۆ هێنادەدی ئەو ئیگۆیە دەکات بەڵام لە بەرامبەر ئەو پێی وایە سوپەر ئیگۆ کولتورێکی زۆر سەقەتی کۆمەڵە و گروپە ئینسانیە جیاجیەکان ناوە هەر کۆمەڵە بەپێی هەلومەرجەکانی خۆی سوپەر ئیگۆ ینی کولتور برادران سوپەر ئیگۆ مان سوپەر ئیگۆش هەر بە شکڵە کلاسیکەکەی خۆی پێناسە نەکەین سوپەر ئیگۆ ینی کولتور یعنی مەعایر پێودانگ ستانداردەکان
يعني ئێمە خۆمان نەتەوەیەکین ئێستا وەکو نەتەوەی ئێمە کورد لە هەرێمی کوردستان ستاندارد و نۆرمی تایبەت بە خۆمانەیە بە پێ ئەو پێوەرانە دەجوڵێنەوە ئەوانە دەبێ بیستور لەسەر حەوت بن نیسبەی نەگۆڕ بن هەتا نەگۆڕە یا دەبێ ئیگۆیەک هەبێ هەست بکە کە سوپەر ئیگۆی ئێمە سەقەتە ئێستا پێویستی بە سەر لە نوێ دروستکردنەوە هەیە وەکو فریدریک نیچێ دەڵێ کە پێویستە سەرچاوەی قیەمەکان بلەرزێنی هەتا وەکو سەر لە نوێ بەها و قیمەی دیکە بێنین ئارە ئەمان وابێ نیچێ و فرۆید زۆر ئاگاداری یەکتر بوونە برادران هەردووچیان تۆزە تەکەبورێکیان هەبوو ئەو دەیگوت من تۆ ناخوێنمەوە ئەوی دەیگوت من تۆ ناخوێنمەوە بەڵام ساختەچی بوون هەردووچیان ئاگایانە یەکترەوە هەردووچیان ئاگایانە یەکترا بوو یەکتریان دەخوێنەوە زەمانەکەشیانەوە لە یەکتر دوور نییە چەند ساڵێک لە فرۆید گەورەتر بوو بەس پێشەوە مرد لە تەمەنێکی نزکە بۆی بەرهەمهێنانەوەی لادانی کۆمەڵێک بەها کە بۆ ئێستا نابن و هێنانە ئارای کۆمەڵ بەهای دیکە کە بۆ ئێستا دەبن و گونجاون ئەوە بووای لە فریدریک نیچێ کرد زەردەشت ئەوەی دڵێ هەکەدا تەکەلەمە زەرعەدەشت وای وت زەردەشت بنووسێ ئەوە دەستکاریکردنی سوپەریگۆیە هەر بڵێن وەڵای سوپەریگۆ نابێت ناڵێت بە پێوە ئەو مەخۆ دەبێت لە دانیشی ئەوە هەتا کەی یانی یاخود بەو شێوەیە پرچت دابێنەوە بەو شێوەیە دامێنە ئەوە ئیشی ئیگۆیەکە کە دەبێت جەدەلیانە زۆر داینامیک لەگەڵ سوپەریگۆ لەگەڵ ئیت بسوورنەوە هەموو جارێ ئەو کلمێ زۆر مۆزەبم بۆ قسەی خۆم دووبارە دێکەمەوە لە ناوی یەک و لەگەڵی یەک و لە بۆ یەک هەڵدەسوڕان ئەوە جەدەلیەتی پێدەڵان داینامیک یعنی ئایدگۆ سوپەریگۆ لەگەڵ یەک لە ناوی یەک لە بۆ یەک ینی هەردێک بۆ ئەوەکەی دیکە دەجۆڵێ هەردێک لە ناوەوەکەی کە دەجۆڵێ هەرێک لەگەڵ ئەوەکەی کە دەجۆڵێ هیچیان بەتەنێ ناجۆڵێ یەکێک بەتەنێ ئیدی گرت و ڕۆیشت هەمومان دەزانین پێناسەی بکەین کەسێکی لە زەوی ئەنەوی فەمەوی چێژبەر و دەمەچی و با بڵێن خۆپەرست خۆویستە هەموو تاقەی خۆی خستۆت سەرێت ئێمە لە عیلمی نەفس پێی دەڵێن ئایدی فودراوە ئیدی فودراوە یعنی اتفاقی کردی هەڵچوو زۆر جار خەڵکێ دراسە لەسەر ئەوە دەکا بۆی کە ئەو کەسە کەسێکی ئیدەویە و هەمیشە بەو شێوێ دەڕوا گەرە تو بڕۆی قیاسی بکە لە ئاخری دەردەچێت یا ئەوە ئیگۆی فودراوە ئیگۆیەکی بەرزی هەیە ئەو ئیگۆ فودانە ڕەبتی بە سوپەریگۆی فودراوە لەولاوە شخص سوپەریگۆی فودرا هەموو ڕۆژە دەیبینی کاکە سەلام عەلەیک دێ ئەهلەن وەسەهلەن دەڕوا دوو دقە ئیشی هەیە لێرە دیسن دەڵێ خوا حافیظ دێتەوە دەڵێ سەلام عەلەیک دەڕواتەوە دەڵێ خوا حافیظ دەڕواتەوە لە دێت سەلام عەلەیک ببورێت خوا ببورێ خاهش دەکەم ببورێ ئەوە سوپەریگۆی فودراوە فەقیرە ئەوە ناکرێت ئینسانەوە مؤدبیش بێ زیاد لە پێویستی وانە ئەوە ئینسان مفرط في ئینسانیەت هەیە بەدەردی نیچێ دەڵێ زیاد لە پێویست مرۆڤ بیخراپە خەڵک ئیستیغلالت دەکات خەڵک بەشکڵەشی دی تێ دەگات باشە ئەو استراتیزای ئەو کەواتە لە نەتیجەدا بڕۆ کتێبەکانی کە بەدوای یەک دانووسینی سیگمۆند فرۆید هەموو ئەو بوو کاتە کتێبی هەیە بەناوی من و ئەو ئاڵێن ئید و ئیگۆس عەفوەن ئیگۆ و ئیت لەگەڵ کچەکەی خۆی بەیەکەوە دەستیان هەیە لە دروستکردنی لەولاوە دێ خەلق في حضارة دەنووسێ خەلق في حضارة چییە خەلق في حضارة يعني ئێمە دەبێ مەدەنیەتێک دروستکەین شارستانیەتێک دروستکەین تاکەکان تێدا هەوسەنگ بن و لە ڕووی دەرونیشەوە ئارام بن ئەو حەزارەیە چییە حەزارە برادران يعني البعد المكاني للثقافة يعني ڕەهەندی شوێن لە کللتوردا ئێمە پردێک دروست دەکەین ئەو پردە لە ئەنجامی بیری ئێمە دروست بوو کەواکە بە ماتریالکردنی فکری خۆمان هێنا سەر ساحەوە بە چاو دەبێنرێ هەزار ساڵی کە دەڵێن ئەو پردە فڵان گروپ لە بەشەر دروستیان کرد بوو بە ماتریالە بۆکو قڵای هەولێر و نازانم چی بچی ئەوە ڕەمزێکە نیشانەی بیرکردنەوەی کۆمەڵێک ئینسانە لە ڕابردوودا کە ئەسەرێکیان لەسەر واقع بەجێ هێشت ئەو ئەسەرە ئەسەری عەقڵی خۆیانە بەجێیان هێشت ئێمە دەبێت بۆ ئەوە هەوڵدەین دەتوانین وەک ئینسان وەک تاچی کورد لە کۆمەلگایەمە وەک تاچی غەیرە کورد چونکە کوردستان کۆمەڵگنێتەوە و گروپی زیاتر توانیمان کاریگەری هۆشی خۆمان لەسەر زەوی بەجێبێڵێ
هاتك أو زاوية بزيدلي يشك بلا ويشي فلان ويشي فلان ويشي فلان هرمو هرمو يتقدانا يعني ودبيني بس أي خطوة الخرالات إن أورات سيستم يقدر وكي كدرو خيني هاتي بناي كل لايدا سلم باوي خوي نازل إيرانيا كان وانين إيرانيا كان تا استعو استكاني كشات هاي تدخل دو آخر تا لدى صلاة خوي معه باستكانك هو معه بزاني أصلا دويني وبياوين روح هاتي كوشتي كوماري هبو إيرانيا بۆ نای هەڵیەوە بۆ 200 ساڵی کە بڵێ پیاوە بەو شێوێ کرد بەبێ بە شتێک عمومەن ئەو شتە دەبێت بە ئایکۆنێکی ئەثەری سبێ دو ڕۆژێ دەتوانانی لە سیستەمی سیاحی خۆتدا وەک ئاثار سوودی لێوە بگری و دەبێت بە سەرچاوەیەکی داهات بۆ وڵاتەکەی خۆت خەڵک دێ بە بتاقە دەچێتە ئەو کۆشتێک کە ئەو دیکتاتۆرە حکومی تێدا کردووە پارێ لێوە دەبێت سەرچاوەیەکی داهات بۆت وانە هەموو علمەکان بەیەکەوە مەربوط بۆیە ئەو استراتیزا ئەوەی فرۆید هەر ئەوە نەبوو خەڵک تێگەیشت بڵێ وەڵاهی ئەو تەنها بیری لە لیبیدۆ کردێتەوە بیری لە جنس کردێتەوە و ئیدی هەرعی بە باسی بکەین و تا ئێستا زۆر مامۆستا هەیە کە تەحلیلی نەفسی دەڵێتەوە قۆناغەکانی گەشەی سێکسی و دەرونی فرۆید ئیهمال دەکات پێنج قۆناغەکە هێ عیبە دەڵێ شەرمێ دەکەم فرۆید چونکە تجاوزی شەرمی کردو قۆناغەکان بە ناوی خۆیان نامدێنێ و باسییان دەکات لا حياة في العلم وكبوتني لا حياة في الدين حياة لهيج أو مسائل أنا دانية شرم لك حياة عفوا نوز غلط أو كلمة حياة جوانا بس شرم ناشيرنا بويا لا قلق في حضارة كمان ضلي مكو ملقاك من دوي أقادار من خلطشي نهرزيز نكن دا صلاة لدست تاكا كسر داكو كان وزور زور خطرة أو تاكا كسر بيه يعني بتانوي يعني تانوي بأراستي ذاتي خوي ونار أو أحاسيس ونزعات نارسيستياني مناخي خوي ده هيدا صلاة أراستي ذكات بتوي نتوي هو حتمية وشنا هو أنا يبغى من إنسان يجي ديمقراط من لما تسي نخير للحظة يقدر بي بس أختسي هو وانية وتشغل تولاي ديمقراط يعني تي يعني تو كسي يجي ديمقراط يعني ديمقراط سمكة زور سايكولوجيا هیچ ڕەبتی بە سیاسەتەوە نییە برادرانی سیاسی بەکاردێنن ئێستا هەلومەرجەکانی دیموکراسی لە ناو فەزای سیاسی هەر کۆتاییان پێ هات وەرەقەیە کەو دەیخێنە و سندوقێک ئەسڵەن سندوقش کۆتایی پێ مەراکێزی انتخابیش کۆتایی پێ لە مەوضوع www.com دەچێنە و وێبسایتێک و دەبی خۆندنێری ئەو شتە فیزیکەڵ یانەی ماون بە مەکتەبەکان و وەستان لە دوایەکوانش کۆتایی پێدێ دەکەواتە دیموکراسی بە دەردی جۆن دێوی دەڵێ حالەیەکی سایکۆلۆژیە وخصلتي درونين لذات كسي إنساني هاوسنگ ده حضور يعني للي أماجو دكات لدان زي كأماجو دكات فرويد بو أوي كدنيا بطال كات هو النارسيزم دنيا بطال كات هو للدشكاري العدوان بوي كا إما هيز ونزعي عدوان لناخي خومنا التوظيف كين بو إشي برادران ئێمە لە هەندێک شتی زۆر نهێنی کە زۆر ئاشکرا بوون تا ئاستێک بەس بە نهێنیان تێگەیشتین تێنەگەیشتین برادران لە ئیبتیدایی کە هەمومان جەدوەلمان ڕۆژانە وەردەگرت سبەی لە دەرسەکانت بنووسەوە یا جەدوەل لە تابلۆی ئینفۆرمێشن دراوە ئەوەی معلوماتی ڕۆژانە جەدوەل هەڵدەواسرێ دەنووسرێ وانەی یەکەم فیزیا وانەی دووەم کوردی وانەی سێم بیر کە وەرزش وانەی چوارەم نازانم ئەحیا وانەی یاخود زانستەکان وانەی پێنجەم هونەر یاخود سروود لە دەرسی وەرزش مامەسایەکی ڕەزاگرانی سمێڵ ئەستوری فیزیای بەژوورە دەکەوت لێمان دەیگوت ئەوە کردمانە فیزیا لە حکمەتی ئەو دەرسە تێناگەی لە ناو جەدول هەیە لە حکمەتیەوە تێناگەی ئەوە فرۆید لە زۆر شوێن ئیشارەت بۆ شتانە دەکات زۆربەی زانە دەرونیەکان ئیشارەت بۆ دەکەن چەند شتێکی سادەیە جەدوەل کە لە ناوەڕاستی جەدوەل وانەی هونەر هەیە یاوانەی بیرکاری وەرزش هەیە دەزانی احتیمال ئەو مامە ئەو تەلەبەیە کە دەرسی پێشتر فیزیا بووە ئەوەندە سترێس بووە ئەوەندە وەزعی پڕ بووە لەوانەش ئیتیزاهێکی سلبیشی هەبێ برادران بەرامبەر بە مامۆستای فیزیا بەڵام کاتێک لە دەرسی دووەم وەرزش دێت مامۆستای وەرزش دێدەیان باتە دەرەوە دوو گۆڵێکیان بۆ دادنێ ئەو شوتەی کە لە تۆپی دەدا بە هەموو قووەتی خۆی برادران ئەو تۆپە لە هەمان کاتدا مامۆستای فیزیایە
دەزانی لەبەرەوەی ئاراستەی سلبیە بەرامبەر بە مامۆستای فیزیە بۆیە لە زیاتیەوە بچێت شەقەکە لە مامۆستای فیزیە هەڵدا لە تۆپەکەی هەڵدا بە هەموو ڕقی خۆی لێ دەدا یا احتیمالە دوو گۆڵ بکات لەو لەحظەی زۆر تۆڕەیە و تەلەبەیە دەستی ڕابردوو وەزعی باش نەبووە لە حاڵەتێکی نائارامدا بووە بەڵام ئێستا تۆ بوارت دایە بۆ ئەوەی تاقە سلبیە نەگەتیڤ ئینفعالەکەی خۆی بەو شێوەیە بەتاڵ بکات وەکو دواتر بچێت لە دەرێ لە مامۆستای فیزیا بکرێت یا لە شوێنێکی دیکە قسەی پێ بڵێ حکمەتی ئەو دەرسانە ئەوەیە برادران یا خۆت لە دەرسی هونەر پێمان دەڵێ ڕسمی چێ و ڕسمی شاخێک ڕسمی باوتان بکەن هەریەک بەتاڵکردنەوەی هیچێک ڕقی لە بابی دەبێتەوە سەیری دەکەی ڕسمی بابی بە ناشوێنی کردووە ئەو بەتاڵبوونەوە باشترە لەوەی بچێ بڵێ باوکم پیاوێکی خراپە قەتوان ناڵێ بەڵام سەیری دەکەی ئاراستەی سلبیە بەرامبەر بە بابی لە ڕسمەکە برادران هەمووتان دەزانن اختیباری ڕسمی ڕەجوو و ڕۆژشاخ و ئەوان هەموو بۆ ئاراستەیەمان عالم نفسي رورشاخ بقع حبر رورشاخ كنت مركب كاني رورشاخ يا اختبار رسم الرجل وكانوا اختبارات اسقاطيه يعني الرقي خوي بوشي هل داتا سربابي خوي دي كات رسمي ناشي او برادران ابو ارامي انسان او تكوشانيان كدو تكوشاني زانستي همو يعني دوتسم كوسيسم كونات برادران تيوريك بيدون دروشي كاري هم اللي بيشار زاني هەر هەموو متغیرەکانی ڤایرەبڵەکانی بنەخشێنی لە نەتیجە کەسایەتێکی هاوسەنجی دروستکەی چۆن لە ڕێگای ئەو لیبیدۆ لەولا غریزە لەولا نازانم ئید لەولا ئەو لەولا هەمووی دروست دەکەی وەک میکانۆ لە نەتیجە کەسایەتێکی هاوسەنج دەکەی چۆنی دروست دەکەی ئەو ئامان پێوە هۆڕنای هۆڕنای کەسێکی کەم نییە من زۆر لە زۆر شوێن باسم کردووە لە نووسینی خۆشمدا ئاماژەم پێکردو ئەو ژنە زۆر غەدری لێ کراوە لە ناوەسەتی ئەکادمی لە زۆربەی دنیا نەکرد لە ناو خۆمان ژنێکی زۆر قوڵ یعنی سایکۆلۆجیستێکی زۆر قوڵ تاو ئاستەی من پێم وایە کارڵ ڕۆجەرز هیچ لە هۆڕنای تێنەپەڕاندووە شتێکی زیادی نەگوتووە کە هۆڕنای نەیگوت بێ ئەوەی کارڵ ڕۆجەرز کە لە دنیاوە ناوبانگی دەکرد العلاج ڕۆجەرزی للمشاكل النفسية پارەی ڕۆجەرزی بۆ کێشە درونیەکان ئەوەی کە پێی دەگوترێ علاج متمركز حول العميل كلاينت سنتر ثيرابي واني كاك رمضان ئەو پێمان دەڵێ لە نەتیجە تۆ ئینسان دائما ئەگەر بێت و بە هاوسەنجی نهات دی تووشی جۆرەك لە قەلق دەبێ و قەلق هەمومان پێویستمان پێێتی بەڵام قەلقەکە سادەیە هەمومان پێویستمان پێ هەمومان ئێستا تۆزە قەلقین بەڵام قەلق بوو ڕەنجی دابتە لە شخصیەتی تۆ ئەوەیە وێران دەکات ئەو کیانە دەرونیە دەلەرزێنێ ئەو قەوارە دەرونیە دەلەرزێنێ ناومان لەو تەمکەنە قەلقی ئەساسی دڵەڕاوچەی بنچینەی دڵەڕاوچەی بنچینەی هیچمان پێ دەڵێ هۆڕنای برادران زۆر قوڵە تا پێناسەکەی باز لە دنیایەک دەکات کە ئینسان تێدا نامۆیەوە تێدا هەست بەوە دەکات هەرچی لە دەوروبەری هەیە جوزمنی خۆیەتی ئەو فکرەیە دەمان بەستێتەوە بە تێڕوانینی وجودیەکان بە تایبەتی مارتن هایدگر کاتێک کە هایدگر بە ئاسانی پێمان دەڵێ مرۆڤ هەڵبرازەوی بڵێەوە هایدگر لەوانەیە سوودی لە کۆمەڵشتی میتافیزیکی وەرببێ لەوەی کە باب و ئادەم و دایکە حەوا چۆن لە بەهەشت دەرکران هەڵدران لە سەرزەوی هەڵدران لە سەرزەوی بۆ خۆتان بژین مادام لە بەهەشت نەحەوانەوە بڕۆن لە سەرزەوی بۆ خۆتان بژین هایدگر بە زۆرێش کە پێمان دەڵێ مرۆڤ هەڵدرا سەرزەوی مرۆڤ هەڵدرا سەرزەوی بۆی شوێن بکا بە ماڵ بۆ خۆی بۆی ئەو ماتریاڵە بەکاربێنێ بۆ حیاتی خۆی سوودی لێوە ژیان دروستکەوە بسازێنێ ئەو کاتە کە دێتە ئەو دنیاە تەماشا دەکە هیچ بەو ئەلیف نییە هیچی بەو لەگەڵ ئەو نایەتەوە نامۆیە بە هەموو ئەو شتانەی کە لە دەوروبەری هەن تا وەردەوردەوای لەدەی ئەو ئەحساس بەنامەوە بوونە بەلای ئەو نامێنێ ئیدی هەموو شتەکانی دەوروبەری بە حکمی عەقلانیەتی ئەو عەقلانیزە دەکرێن با بڵێن بە ئیستلاح ئیدی دەتوانێت هزری خۆی بکا بەشت لەسەر زەوی ئەوەی ڕیژە دۆبرێ باسی دەکات من زۆر دێڵێمەوە قسەیە چکە زۆر عیبارەتی جوانە بەشتکردنی هزر و بە هزرکردنی شت ئەوە بەشتکردنی هزرە هزرێک ئەوەی دروست کردووە بەڵام ئەمن وەکو کۆمەڵگەی خۆمان کوا ماتریاڵی هزری خۆم
ئەمە هەموو جارێ ناڵێن ئێمە نەتەوەیەکی زۆر ئازا و بەتوانە و خاوەن حەزارە و خاوەن تۆزێک ڕازگۆ بن لەگەڵ خۆمان خاوەن چینە ئەمە کو ئەو شتانەی دروستمان کرد خۆ زۆر کەسەیە لەوانەیە قورس بێ لەسەری بەس عیلم وامان پێنەوە یعنی کو قەڵایەک خۆ دروست کردێ ئەو قەڵای هەولێر ئێمە دروستمان نەکرد بە 1000 ساڵ پێش ئێستا تەیارێکی تاریخی جیاجێ هاتوون دروستیان کردو و مەحبەدێک بوو لە هەر چوار لە خواوەندی لێ بوو ڕۆناویشی پڕیشتە بەڵام ئێمە تێیدا ژیان ناڵێن خاکی خۆمان بەڵام خەڵکی دی هاتشتی لەسەر دروست کرد ئێمە زۆر جار دەڵێم لە کڵاشی هەورانی زیاتر چیکەمان هەیە لە بنێشتی کوردی زیاتر چیکەمان هەیە لە دۆخین زیاتر چی دیکەمان هەیە لە ڕانگچۆڵی بوو زیاتر چی دیکەمان هەیە ئەوە شەیئەنەت الفکرە ئەوە بەشتکردنی فکرەیانی ئەی کوا ئەو سیارەی من دروستم کرد کوا و کۆمپیوتەرەی من دروستم کرد کوا هەرچی لە دەور و بەرمان هەیە هیچی خۆمان دروستمان نەکردەوە ئەسەفە یانی کۆمەڵگەیەکی زۆر بڵێن نابکرێت ناوەسمە چیزە ئەوەی کە ئێمە هیچ کاتێک هەوڵمان نەداوە بۆ ئینسان دروستکەین هیچ ینی کولتوری ئێمە ئینسان ملکەت دەکا ئینسان خازع دەکا ئینسان فێری دەستە پاچەیی دەکات دەبێت دەستکاری بکرێەوە هەر ئەوە نێت و کولتور بپارێزی ئەوە زەمە داریوش شایگان ناوێنەوە زەمن لە ئوستوری زەمنێک کە هەمیشە بازنەیەوە لە خاڵێک دەست پێ دەکات لە خاڵکی لە هەمان خاڵ کۆتایی پێێت لە خاڵ دەست پێ دەکات لە هەمان خاڵ کۆتایی پێێت زەمن دەبێت ڕاستە هێڵ بێت کە ڕۆیشتی لێ نەگەڕێتەوە ئێمە هەمیشە بۆ ئەو خاڵە دەگەڕێنەوە کە تێدا ئەو ساڵ من لەدایک بووم ساڵێکی کە عینی محەممەدتاها لەدایک بووە عینی بەزمەکەی بۆ دەکەنەوە ئەو بزانە بیر لەوە بکەوە دیارە خۆ بە ئاسا بە ئاشکرا دیارە کۆمەڵگەی ئێمە دەستە پاچەیی فێری تاکەکانی دەکەن لەوانەیە ئێمە نەزانین وایە بەڵام فێری دەستە پاچەیی دەبینەوەی کە ئەوە باسی دەکات ناویچی ئەوەی سۆشیال لێرنینگ ناو عالمی دەرونیت خوارە لە ئێستا ناوەکەم لەبێت چۆتەوە نەزەڕەیەی سۆشیال لێرنینگ باندۆرە ئەلبێرت باندۆرە باسی ئەو حالەتی دەستە پاچەی فێربوو دەکەن هەڵپلێسنس ئەمە چۆن منداڵەکانمان فێرکەین لە حیزوری گەورەکان قسە دەکەن لە حیزوری ئەوەی لە خۆی گەورەتر نازانم چی ئیدی کە ڕۆیش پاشەوە پاش بکشێتەوە کە ڕۆیش ئەوە فێری دەستە پاچەی دەکەی فێری ئەوەی ناکەی کە خۆی بێ هەمیشە لینکێک بە تۆ دەدەێت بە یەکێکی دی دەرەسێتەوە ئەوەی کە سادێنە سەری فڕۆم چۆن کتێبی ڕاکردن لە ئازادی لە پێنا ئەو قسەیە من دەیکەم برسی ئەوە ئەو با بڵێن دروشمە بوو کە هۆڕنای ناوی لێنە ئەمن و ڕەزامەندی ئەمن و ئارامی جێڕانەوەی ئەمن و ئارامی کۆمەڵێک میکانیزمی هەن ئینسان هەمیشە لەسەر گۆی زەوی هەوڵ دەدا لە لەحزەیەک ئارام بێ یا ئەوە تا بە خازێعبوون ئارام دەبی ملکەس بوون بۆ کەسانی دیکە بەڵێ ملکەسەکان هەمیشە تا ئاستەک ئارامی بەدەست دێنن بەڵام کەرامەتی خۆیان لە پێناودا دەدۆڵێن بە بەکارهێنانی دەسەڵات بە شێوەیەکی تونند و تیش بڵێ دەتوانی دەسەڵات بەکاربێنی و ئارامیش بێ ئەگەر بە شێوەیەکی تونند و تیژیش نەبێتەوە دیموکراسیانە بەکارەتێنە لە ڕووی دەرونیەوە ئارامی لەبەرەوەی بەڵانسیش دەکەی فێربوونی خۆشەویستی برادر هەندێک شتەیە ئەمە دەبێت وەکو دەرس فێری بێ دەزانن برادران دەبێت بیرکردنەوە دەرس بێ لە کتێبخان لە مەکتەبەکان بخوێنرێ فێربوونی بیرکردنەوە فێربوونی خۆشەویستی دەبێت دەرس بێ مە خۆشەویستی بەس بە خۆشەویستی مابینی کوڕکەس دەگەیشت هۆڕنای دەڵێ گەر تۆ توانیت میکانیزمی خۆشەویستی بە شکلێک بەکاربێنی کەمترین نائارامی دەرونی توش لە خۆشەویستیدا هەمیشە ئەوەی ئیبن عەرەبی دەڵێ ابن عەرەبی قسەی زۆر جوانی هەیە دەڵێ گەیشتن بە خالق بە ژمارەی هەناسەی مەخلوقەکانە دەڵێ الوصول إلى الخالق بعدد أنفاس الخلائق يعني گەیشتن بەخوا بە ژمارەی ئینسانەکانی سەرگۆی زەوی يعني هەموو ئینسانێک بۆ خۆی ڕێبازی تایبەتی خۆی هەیە بۆ گەیشتن بەخوا هەموو ڕێگایەکانیش دەگەنەوە یەکشت بۆ بڵێم ئیلا تۆ دەوێت بەڕێ مندا بڕۆی تۆ بەڕێ مندا بڕۆی تۆ بەڕێ مندا بڕۆی وانە ئیدی ئەو گەیشتنە بە ئارامی بە ئەو فێرکردنی دەوروبەرت بە خۆشەویستی هەمیشە دەرخاتە دۆخێک لە بەڵانس کە ئارامی دەرونی تێدا هەست پێ دەکەی
وەدەکەوێت ناو فەزایەک تێدا زیاترین ئارامیت هەیە. ئێستا لە وڵاتانی دنیا زۆر جار مسابقە دەکرێت لە UN لە کۆمەڵک ئۆرگانیزیشنی دنیایان بۆی کە ساڵانە دانیمارک یەکەم دەبێت ساڵێکی کە فنلەندا یەکەم دەبێت ئەوەی کە زۆرترین نیسبەی شادمانی لە وڵاتەیە قیاسی بەختوەری یا شادمانی ئەو ساڵی زۆر دڵانم هەر دانیمارک ساڵی وایە بەلجیکا ساڵی وایە نەڕویز عەفوان بەلجیکانە فترەیەک سوید بوو ئێستا سوید دێمە ئێستا ئیسرائیلیش هاتووەتە ناو وەزعەکە بۆ هەموو وەزعی کە قەلقترین دەوڵەت لە دنیا ئیسرائیلە وەکو دەوڵەت قەلقترین دەوڵەت لە دنیا ئیسرائیلە دووەمیان تورکیایە سێمیان ئێمەین ئەوانە ئەو دەوڵەتانەیە کە خەویان باش نییە لەبەرەوەی دوژمنیان زۆرە خەویان باش نییە یعنی ئارامی کات ئارامی لە حەزە ناکەی بە خەبەر دێ شەوێ هەڵدەستی بە خۆت ئیشەکی زەڕۆرت هێدەیەوە خەو لێ ناکرێتەوە ئێوە شتێک هەیە بۆیە تۆ خەو لێ ناکەوێت ئەگەر ئەو شتە نەبووایەتەوە یەکسەر خەو لێ دەکەوتەوە ئارام دەبوو دەبووی دەرونی ئێستا ئەو سیاسیانەی وڵاتی ئێمە لەوە تێناگەن ئەگەر قیاسیان هەر نەکەوی وڵاتی ئێمە وڵاتی ئێمە هەر ئەسڵەن زۆر سەقافەی نەفسیان لاوازە لەو شتە هەر تێناگەن زۆرچیە بەس ئی وڵاتانی دەوروبەر یانی ملاحظە بکات لەوە تێناگەن بۆچی نیسبەی عێراق ئەوەی نەخۆشکێشەی عێراقی هەیە عێراق یانی کەم خەوی نەخەوی خەوزڕان باشە نابێت بگەڕێنەوە بۆ ئەحسائیەت کراوە ئیمساڵ کە گەنجەکان خەویان کەمە نابێت بیرەوە ئەو کێشەکە چەندە دەرونی ئەوەندە سیاسیە زانی چەندە دەرونی ئەوەندەش ئابووریە چەندە سیاسی ئەوەندە ئابووری ئەی لەوە بیر ناکەوە کەس دەچێ محکەمەی بۆ نیسبەی تەلاق لە نیسبەی مارەکردن زیاترە نابێت لە ڕووی دەرونیەوە ببێ بە ئیشارەیەک بۆ دەسەڵاتی سیاسی چێ مەوزوع هەر ئەوەیە یعنی ئەو حرەکە و زۆرێک لە ئەکرۆباتیک حرەکاتی ئەکرۆباتیکە دەیکەن بۆەوەی کە سیاست ئەوەیە ئەسڵەن ئەوە سیاست وأنا السياسة بمعنى هواكيت جيش إنه كذا فن هي التكتيك والخدع والحيلة حيلة يعني في الله كذا مو تدخل في لجنة كذا كي خود اللي والله هي سياسة الدكم يعني حياة دبام يعني خو سياسة هنري برا وبدني كارو قال الجهة كانت ده زانست باش ولا هوي هورناي بو ميكانيزم كان ما بيدل كتيدات شون أو برو خلق شونو دش بخلق شونو شون ناو خلق وبمان ناڵێ هەر یەکەیەکەکی هەبێتەوە دەڵێ هەر یەکەمان دەبێ هەر سێکمان بتوانین بچین ناو خەڵک و ئارام بین زاری وایە بتوانین دوور بین لە خەڵک و ئارام بین و زاری وایە دژی هەندێک سیستمی قیەمیش ئیش بکەی لە ناو کۆمەڵگای خۆت و ئارامیش بی هەر سێک بێ یەکەوەنا اینجا با بچینە سەر تێڕوانینی فرۆم کە چەند لەسەر زەخیرەی ئەو دوو ئینسانە تێۆرەشی دیدامەزران لەسەر زەخیرەی ئەو دووە کە بۆ خۆی چەپەکی فرۆیدی بووە پێی وا بۆ فرۆید حەقی خۆی نەداوەتە دروستکردنی کەسایەتی ئینسان و بنیادنانی کەسایەتی ئینسان لە ڕەخنەکانی خۆی وا دەڵێ ئەو هەمیشە چەمکی ئەساسی لە تێۆرەکەی ئەریک فرۆم ڕێدران کە زۆر لە من بەستمەوە نیە سەڵف باسی تێۆرەکە بۆ بکەم کە دەیبەستینەوە بە کۆمەڵگای خۆمان چەند دەیبەستێتەوە بە نامۆبوون بە اختراپ نامۆبوون چییە لای ئەو هەموو تێۆرەکەی لەسەر نامۆبوونە بەڵام دێ خوردی دەکاتەوە کەسایەتی نامۆمان پێشان دەدا دەڵێ کەسە نامۆکان ئەوانن لەلایەک چوار زۆر کەسایەتیمان پێشان دەدا ئەو چوارە هەر چواریان نامۆن لە بەرامبەری یەک زۆر کەسایەتیمان پێدەڵە دەڵێ ئەوە نامۆنیە چوار نامۆکان چین چوار جۆرە کەسایەتی کەسی لەناو زۆربەماندا هەن الشخصية الاستغلالية كسك كهميش استغلالي هاوريك يعني كوا هالبرستوا فرصة استغلال دكا بو يسود لبرادر كي بقول بو يفعل دي بو يفعل خالصيني بو أورجانيك في الأورجانيك كاركرايك في الركرايك هو استغلال كردنا إذا استغلال كردني لطف وكرم باشي إنسانك يا استغلال كردني لاوازي إنسانك يا عموما كسيش استغلالي من بودنا تعالى كبر لكم الغيلا وزيوكو يعني كسي استغلالي كان لدو قصي خوش البودة كان في لك ديالك زين هو مناوي وكسكني لناخي خوي بالانسي تهوني ارامني لو دروني
بۆیە دەیەوێت بەو نوع ئارام بەشێک لە ئارامی بۆ خۆی بجێڕێتەوە لەسەر حسابی نائارامکردنی کەسانی. کەسی دووەم قۆزەرەوە، ئەوە عەرەبەکان پێ دەڵێن شخصیەت تەلەقوفی، یعنی قۆزەرەوە لە حرەکەی لێکردنەوەی میوە هاتووەوە. چۆن ئەو لێ دەکەیەوە باشەکە ئەمجاری من دەڵێن لەناو 50 دەنکە گوڵە بە ڕۆژە دنکە گوڵە بە ڕۆژە یەکسەرن دەدەی ڕاست دەسێوی تەلەقوفیەوە. ئەو نوع کەسایەتیانە شەم دەزانی زۆر انتقائي عرب دەڵێ انتقائي، يعني بەس هەڵدەبژێری چی بۆ خۆی باش بێ، پێی خۆشە هەموو دنیای خۆش بێ، بەس ئەو کەسی خۆش ناوێت. ئەوە لەناو بازاڕی ئابووری هەیە، ئەو نوع کاراکتەرانە لەناو بازار زۆرن. دووەم لەناو بازاڕان کە نەزەڕێکەی فڕۆم سایکۆ ئیکۆنۆمیکە و سایکۆ پۆلەتیکیشە، هەم علمی نفسی سیاسی و هەم علمی نفسی ئابووریە. ئەو کەسایەتیانە ناو بازار دروست دەبن، ئەو ئینتیهازیانە ناو بازار بناسیەوە. یعنی من زۆر جار هاوڕێی وا هەبوو، هەمووتان دەزانن پڕی باخەڵی پارە بووە، بەس لە لەحزەیە کە تۆ پارەت لێ بڕاوە یا لە بیرت چۆ لە ماڵە بێنی داوای کەنز نارد لێکردو نەیداوی نێ ئەوە لەوە تۆ بنیادی دەرونیەوە ئینسانە شارەزا دەبی، ستراکچەرەکەی دەناسی یەکسەر دەزانی تا ئاستەی زۆر بۆ دەردەکەوێت. ئەوەی سێمیان شخصی ئیکترافیە، بەس هەموو شتێک بەی خۆی دەزانێت، هەموو کۆ دەکاتەوە لە پێش خۆی، وەکو ئەو تەبع زۆر منداڵانەیە کە منداڵی بچووک هەموو شتێک لە پێش خۆی کۆ دەکاتەوە، ئیمنەوە هیچیشی توانێ لەنە ئەو نوع کاراکتەرە و نوع شخصیەتە لەناو دنیای لەناو کۆمەڵگەی ئێمەی لەبەر یەک ترازاوە. ئەمە کۆمەڵک شتمان هەیە بە یەکەوەی هێشتوونێتەوە ترالیسیۆن برادرانە من ئەوەندە ڕژبین نیمە بڵێن کۆمەڵگەی ئێمە هیچی لە باندانی شتی جوانمان گەلک زۆرە زۆر بەڵام کۆمەلگا قسەکەین کە کۆمەلگا چەمکە سۆسیۆلۆگەکان دەڵێن ئەگەر لە کۆمەلگادا نەسەق نەبوو، نەسەق یعنی سیستم، دەڵێ ئەوە پێ ناگوترێت کۆمەلگا، ئایدنتیتی نییە، هەویە نییە و کۆمەلگا. یعنی تۆ چوویە دائیرەیەک سڕەبڕی هەبوو دەڵێەوە دائیرە نییە، ناوە کارخانەیەوە دائیرە نییە، تەماشا دەکەیت پێش خۆشتوە دەگەی دەبێت نظام سیستەمە بێت. ئەگەر شتەکان لەگەڵ یەک نێنەوە نەسەقیەتێک لە تەنزیمکردنی ئیشەکان نەبوو دەڵێەوە کۆمەلگا نییە، ئەوە هەرەسە. بۆی بەو ئاراستە ڕۆیشتن خەتەرات و بۆی درک ئێمە وەک سایکۆلۆجیست درک بە خەتەری ئەو زۆرە کائینە دەکەین کە ناوی کۆمەلگایە کە بە چ ئاراستەیەک دەبرێ و کەسێک نییە خەمی لێ بخوا لە خەمی ئەساسی کۆمەلگایەکە بێ و ئیش لەسەر گەنج بکە و ئیش لەسەر سیستمی پەروەردەی بکە و ئیش لەسەر ئەکادیمیا بکە و ئیش لەسەر کەسایەتی بکە. ئەوەمان نیوە کەسایەتی ئەوە ئیشکردنە. ئەم پێم وایە لە هەموو انتخاباتێکدا حزبی سیاسی دەبێت پێش بڕچێ بکەن لەسەر دروستکردنی ئینسان. استراتیژی ئێمە دروستکردنی کەسایەتیەکە خۆی بێ و تەنازول نەکەوە بۆ کەس دانەیەنێەوە بۆ حەقی خۆی بچێتە ناو چاوی گەورەترین کەس لە ناو وڵات. ئەوروپیەکان ئەوانە وڵاتە دیموکراتیەکان ئەوها پێناسی کەسایەتیەکانی خۆیان دەکەن، دەڵێن کەسی ئەڵمانی ئەوەندە ئازایە بۆ حەقی خۆی پەنجە لە چاوی سەدری عەزەمی ئەڵمان دەنێ، بەڵام ئێمە وا بکەین ناچێتە سەرەوەمان. ئێمە بەعکسەوە پێناسی کەسایەتی ئێمە دەکەن، دەڵێ بەڕاستی زۆر مؤدەبن، زۆر ملکەچن، هەرچی پێیان بڵێن بە قسەمان دەکەن، زۆر بەسەر ڕوو تەحەملن، زۆر ئینسانی چاکن، بەڕاستی لە ئەدەب تیان پەڕاندووە. ئەوە تۆ باسی ئەحقەر زۆری کەسایەتی دەکەی، وانێ ئەو کەی کەسایەتیەوە تو سەلبت کردووە و کەسایەتی لە هەموو قیمەشی ئینسان بوون دادماوەوە، هیچ جۆرە کەسایەتێکت بۆ نەهێشتۆتەوە. چۆن وا دەکەی یانی ئەو کەی کەسایەتیەوە. ئەوزا لەولاوە شخصی چوارم شخصیەتی ئیدخاری، یعنی بەس پاشەکەوت کرد زۆر تەماشای ڕۆژ هەیە تو جێ لەو کەلیمەی نەبێ وانە ئەوە سایکۆلۆژیا وامان پێ دەڵێ، فڕۆم پێمان دەڵێ چوار زۆر کەسایەتی استیغلالی، تەلەقوفی، ئیکترافی، ئیدخاری. ئیدخاری یعنی پاشەکەوت کرد. ئەخ بۆ پاشەکەوت دەکەی بەس پێمان بڵێ ێ باشە بۆ لەحزەی ئێستای ژیانی خۆت نابێسەر، بۆ ئێستای ژیانی خۆت دروست ناکەی، بۆ ئەو سەروەتەی هەتە لە ئێستای سەر ناکەی، ئێستای پێ دروستکە. ئەوە تێڕوانینی فینۆمینۆلۆژیانەی با بڵێن سایکۆفینۆمینۆلۆژیانەی بۆ ژیان، ئەوە تێڕوانین نوێیەکەی بۆ سایکۆلۆژی، تێڕوانێنی تازەی سایکۆلۆژیای بۆ ئینسان و بۆ دنیا. ئەوانە هەر چواریان زاتێکی مزەیەفمان بۆ دروست دەکەن برادران کە فڕۆم پێ دەڵێ خودی ناڕەسان. لەنەو کەلیمەی لە هایدگەری وەرگرتی خودی ناڕەسان. ئەگەر بۆ پێناسەیە بێ زۆربەی خودەکانی ئێمە ناڕەسەنن،
وجنێوی ناڕەسەنمان بەسەردا تەسبیت دەبێت کەسێک پێمان بڵێ هەی ناڕەسەن لێرە دوورکەوە ئاوایە هەر کەس لە بەرامبەر ئەو چوار سیفەتەی هەبوو ئەو قۆزەرەوە و ئیستیغلالی و گل دەرەوە و اکتراثی گل دەرەوەیە و پاشەکرد لە بەرامبەر ئەوە کە ذاتی خۆی هەیە ئەوە شخصی منتیزە الشخصية المنتجة كسيتي بەرهەمدار بەرهەم موتیڤیشنە کاکە لە پشتەوە يعني تۆ هەز دەکەی کە بەرهەمی خۆت دەبینی پاڵنەرێک هەیە بۆ ئەو بەرهەمەت هەبێ و لە نەتیجەش ئەحساس بە چێژ بکەی لە بەرامبەر ئەو بەرهەمەیە شعرێک دەنووسی چەند کەیفت پێ مەقالێک دەنووسی کتێبێک دەنووسی سیارەیەک پایسکلێک دروست دەکەی شتێک بە خۆت دروستی دەکەی ئەو دافعیت الإنجازی پێدەڵێن پاڵنەری بەرهەم کەسایەتی بەرهەمدار کە کەسێتیکی پۆزتیفە لە تیۆرەکەی ئەو ئەریک فڕۆم ئەوە زاتەکەی کە هەڵگری ئەو کەسایەتی هەڵگرێتی زاتەکی ڕەسەنە بۆ چکە پێی وای هەمیشە لە ناو خۆی و بۆ شتەکانی دەرەوەی خۆی دەڕوا و لە ناو خۆیەتی بڕیار دەدا بۆ ئەوەی بڕۆم لەگەڵ ئۆبجێکتەکانی دەرەوە ڕێت ئەو سەبجێکتەیە لەگەڵ ئۆبجێکتەکانی دەرەوە کۆنتاک بکەم و منم بڕیار دەدەم کەی بچم منم بڕیار دەدەم چی بخوێنم من بڕیار دەدەم چۆن بڕۆم و چی دروستکەم و چی نازانم چی ئەوە ذاتی ئەسیلە لە ناو خۆیەتی ذاتی مزەیەف ناڕەسەن لە دەرەوەی خۆیەتی هەمیشە تحملی ئازادی ناکە تحملی چێژی ئازادی و فۆبیای ئازادی ناکە بە ناوی بنێ یەکسەر دەڵێسی تۆ بەرپرسی لە من و تۆ ئازادیەکانی من بەڕێوەبەر ئەو کتێبەی کە ڕاکردن لە ئازادیاوەی ئەو خۆی کتێبەکەی ئەو فێرەوە فریدەمە ترس لە ئازادی کراوە لە عەرەبیەکەی کراوەتە لە هەڵۆ بنێت حۆڕی کردەکانش کردویانەتە ڕاکردن لە ئازادی بەڵام خۆی ترسە بەس لە ناوەوە کە دەیخوێنیەوە ڕاکردنە تۆ بە کەسێک دەڵێ تۆ مەسئولی منی هەتایە هەرچ بڕیارەکەی تۆ دەیدەی تۆ خاوەنی منی من بەندە فەرمانم بە قوربان تااقەتی ئەو شتانمنی ئەوە تەسلیمکردنی ئازادی خۆتە بە ئەوانی دیکە بۆیە لێرە ئەو کەسە ئارام دەبێتەوە لە ڕووی دەرونیەوە بەو شێوەیە کە ئازادی خۆی تەسلیمی ئەوانی دیکە بکە بۆیە زۆر جاری وەگە دیراسە دەکەی لە کۆمەلگای ئێمە لە زۆربەی شەرائحەکان چما مۆزەفینن چما مۆستانە چ قوتابینە نیسبەتی ئارامیان فولە لەسەر ێزانی زۆر سەری نیسبەتی ئارامیان فولە خازعیشە بۆ خۆی ئەوەیە ینی کێشەکە لێرێ وەکو ئەوە وایە مرتاح نازانی ئەو مرتاحیە لەکوێ هێناوە دەڵێ ئەو مرتاحیە لەکوێ بوو کە باسی مرتاحی دەڵێ وەڵڵاهی من خەم لە هیچ ناخۆم بابم هەموو خەمەکانم نەخوا بیر لە هیچ ناکەمەوە بابم لەجیاتم بیر دەکاتەوە لە هیچ ناپارڕێمەوە مەلا و حاخام و قەشە بۆم دەپارڕێنەوە هەموو شت لە دەرەوەی خۆیەتی هیچی لە ناو خۆی نییە لەو حالەتەوە کەسەکە ئەسڵەن ئەمە پێی دەڵێن داماڵراو لە کەسایەتی يعني الشخصية المستلبة يعني استلاب كراوە شخصيتي وەکو ژنی کوردەواری خۆمان وایە کە هەمیشە نسحەتی کوڕەکەی دەکات دەڵێ کوڕم قەت نەکەی ژنەکەت بە پێش خۆت بدەی یا لە پێش ژنێ بڕۆی یا ئەوەندە بە قسەی ژنەکەی خۆت مەکە یانی گوێی بۆ بگرە بە زۆریشی بە قسە مەکە ئەو قسەکەرە چێە ئەو قسە دەکات دایکت چێ ژنە ژن بە تۆ دەڵێ بە قسەی ژن مەکە ئەو پێ دەڵێن الاستلاب العقائدي يعني لە ڕووی عقیدەوە سەلب کراوە پێی وایە فعلا کە خۆی کەسێکی کەمترە لە پیاوە خۆی پێی وایە بۆ بە عقیدە بۆیە دەڵم دەستە پاسەی فێر بۆ خۆی باندەڕا باسی ئەوێ عموما برادران ئەوە دەم نەماوە زیاد بۆ بزانم ڕۆیشتم ئەو شخصە ئەو خودە ئەسیلەی کە ئێمە دەمانەوێت لە چوارچێوەی ئەو تەڕوانینانەی خۆماندا بێتە دی لە چوارچێوەی تەڕوانینە ئەوانە و هەموو ئەوانی دیکەش زانە دەرونیەکان تا ئاستێک فیلسوفە گەورەکان کە ئەو زانە دەرونیانە وەکو پشتی خۆیان ناسیویانە پێیان وە بۆ کەسی ئازاد ئەفۆن کەسی خاوەن خودێکی ڕەسەن ئەوەیە تێدەگا ئازادی معنای چییە و پێی وایە ئازادی شتێک نییە بەردەستە بێەوە لە دەوروبەرمان هەبێ ئەمە دەکەوینە ناوی نەخێر نە ئازادی دەکەویە ناوی نەخۆشەویستی دەکەویە ناوی نەکەرامەت دەکەویە ناوی هەموو ئەوانە تۆ دەبێ هەوڵیان بۆ بدەی دابینیان بکەیت وە پێی ئەکتیڤی خۆت سالاکی خۆت ئەوە هیگل دەڵێ الوجود بالفعل يعني بوونی خۆت دەبێت لە کاردا بەردەستەکەی و ئیش بکەی وەک کەسێکی بکەر
بۆ ئەوەی لە لەحزەیەکدا هەست بکەیت کە ئازادی این جاگە لە زیندانیش بێ مهم ئەوەی هەست بکە ینی حڕیەت زۆرێک لە شعورە لە هەستە ئەوە نیە تۆ تیرێک بەڕەلا دەکەیت کاکە تیر بەڕەلا دەکەیت بەخێو کراوە بەخێو لە بازار کڕیتە یعنی بەڕەلاکردنی جەریمەیەتەوە تیرێ بەڕەلا دەکەیت خۆی جەریمە ئەوەیە کە تۆ لە دنیای خۆی هێناتە دنیای خۆت کە لە دنیای خۆشت پێت وایە بەڕەلای دەکەیت جارێ ئەو ڕاهاتووە لەسەر ئەو کۆیلەیی و ئەو ملکەچیە بۆ ماڵ لەناو قەفەس تازە ڕوا نایە لەگەڵ ژیان لە شوێنێکی دیکە کە بەڕەلای دەکەیت 4 سەعاتی پێ ناچێت دەیخۆن يعني لێرەش وازانین ئازادی ئەوەیە ئازادی شعورە شعور ینی هەستێک ئێستا زۆر دەزانی زۆر کەس لە ماندێلا 27 ساڵ لە سەجن بوو ئازادترین ئینسانی سەوی زەوی کابرایەکی وەکو ئەوەی هند ناوی چییە غاندی لە ڕقی ئیستعماری بریتانی نیومەتە قوماشی لەبەر نەبوو وای دەزانی هەرچی دنیا هەیە ئەوە قسەیەکی زۆر عەزیمە دەڵێ هند ئەگەر بزانم بە خوێنی یەک تاکە هیندی ڕزگاری دەبێت ئامادە نیم ئەو خوێنە بڕێژم بەلای ئێمەش لەسەر گردێکی 50 کەس دەپەژێ ڕای ناویشیان لێ من نازانم چی و شەهید و نازانم چیەوە شەهید لە پرۆژە شۆڕژەڕیەکان قەیناکە کە قەزیەک هەیە لە ئارادا بەڵام ئەمە لە علم النفس ئەو تەمکی مقابلمان هەیە بۆ شەهید پێمان سلوک الئیثاری پێی دەگوترێ التەضحەوی ینی ئەو ئیثاری ینی خۆ بە قوربانکردن خۆ وەک ذات ینی کەس هەیە بۆ ئەوەی دە کەسی بیدوشی خۆی بە قوربان دەکات کە پێی وایە خۆی بمرێ باشتر بەس دە کەسەکە بمێنێ ئەوە لە علم النفس برادران دەزانن ئەمە لە علم النفس پێی دەڵێن ڕەفتاری یارمەتی یا خۆ بە قوربانکردن ئیثاری پێ دەڵێن ئەو حڕیەت ئەوا تێدەگا ئینسانی ئەسڵ خۆشەویستی وا تێدەگا کە دەیگاتێ نەک دەکەوێتە ناوی ئەمان واتێ دەڵێ کەوتمە داوی خۆشەویستی فلان کەس یا کچەکە دەڵێ کەوتمە داوی خۆشەویست کەوتمە داوی ینی تەیراوە ینی کەسێکی ئازاد نییە ڕەسەن نییە کەوتۆتە داو ئینسان بۆ دەکەوێتە داوی خۆشەویستی فەزایە کە دەچێ ناوی وە شعورێک هەستی پێ دەکەی پێت وایە باڵانسی دەرونی دێنێتەوە جێ خۆی و ئارامن دەکاتەوە لە ڕووی دەرونیەوە دەگەی لە حەزەیەک تێدا مازانی هەموو دنیای خۆتە وانە کە تۆ خەڵکانی دیت خۆشویست ئەوەی کە هەر ئیبن عەرەبی ناڵێ ئودین بدین الحب أن توجهت ركائبه فالحب ديني وإيماني وڵێ من دینی خۆشەویستیە بۆیە دینداری من ئەو دینەیە و خۆشەویستیش دین و ئیمانی منە ئەوەی کە نەسر حامید ئەبوزەید دکتۆرایەکە لەسەر هێناوە شعرێکی 4 بەیتیە دەڵێ لقد صار قلبي قابلا كل صورة فمرعى لغزلان وبيت لأوثان ودير لرهبان وكعبة طائف ومصحف قرآن أدين بدين الحب أن توجهت ركائبه فالحب ديني وإيماني أو التقيشنة وجوديانية بۆ خۆشەویستی کە تێیدا ئینسان ئارام دەبێت ئێنجا عقلش ئارام دەبێت بکات نەک سەرت لێ بشێوێنێ و عقلانیەت ئەو چەمکە کە سایکۆ فرۆید ئیشی بۆ کرد و لە پاش ئەو هەموو سایکۆلۆجیستەکانی دی ئیشیان بۆ کرد ئەو عقلانیەتەی کە سایکۆلۆجیستەکان تێدەدەن کە ئیگۆیەک خاوەنێتی ئەوە ئەو عقلەیە کە دەبێ بخرێتە ناو زاتی ئێمە بۆ ئەوەی هاوسەنگت کاتەوە لەو نائارامیەی تێدا لە ئەخیری قسەکانی خۆم برادران یەکشت دەڵێم ئێمە هەوڵ بدەین مادام هاتی ناو دنیاە و کۆمەلگایەکمان هەیە کۆمەلگای کوردی ئەو کۆمەلگای کوردەواری خۆمان کە پڕی لە ڕەنجی زیاجایە ئەو کۆمەلگای ئێمە بە تێڕوانینی من پاڵ پشت بە کۆمەڵک تێڕوانینی سایکۆلۆژی پێمان وایە کۆمەلگایەکی خاوە و لەباری فیترەتی خۆی دەرنەچووە و ئێمە بە پێی تێگەیشتنی تازە و عەقلانیمان بۆ کۆمەلگا دەبێ ئەو کۆمەلگایە لەبارە فیترەتی و لەبارە خاویەکەی خۆی بگوازینەوە بۆ بارە عەقلانیەکەی و بیکەین بە خاوەنی عەقڵ لەو حاڵەتە کەسەکانی ئەو بەرە کە هەمیشە لە ئینفعالات و سۆز و هەڵسوونەکانی خۆیان قەرار دەدەن دەپەڕنەوە بەرێکی دیکە هەمیشە بە هۆش و بە وەعی و بە عەقڵ قەرار لە شتەکانی خۆیان بە سەرکەوتوو بن سەرم هێشاندن هەر بژێ